ئەم دوو بەرهەمەیەکی ئەمڕۆ پیشانی دەدەین شاشەیەکی لەیزەرە بە حەجمی 100 ئینچ کە بەرهەمێکی ناوازەیە بەس شەریکەی هایسنس هەیەی لە دنیادا لە باشەکانی ئەو شەریکەیە کوالیتێکی بەرزی هەیە 4K و چاوەزیەت نادا بە بەراورد بە شاشەکانی ترکە هەیە و هەروەها زۆر ئاسانە بۆ هێنان و بردننی لە شوێنە دای بنەیبی بگوازی و بۆ شوێنێکی تر کە ئەوە بە هەم لەوەی کە حەجمەکەی هەم لە قورسیەکەی کە هەیەی وکەگەر بەراوردی بکەی بە شاشەیەکی 100 لە بمارکەکانی تر زۆر زەحمەت دەبێ هێنان و بردننی بەرهەمەکەی ترمان بردێکی سمارتە ئەوەی کە ئینتراکتیو بورد پێشتر دیارە بەمان دەزانین بردی ئەو بلاک بردەکان هەبوو تەختە ڕەشی کۆن ئێستا بووە بە سمارت ئەوانەی کە لە کۆبوونەوەن ئەوانەی کە لە قاعی خوێندنن هەم بە مامۆستایەکە هەم بەوەی کە سیمینارە پێشکەش دەکە هەم بۆی کە سەرۆکایەتی کۆبوونەوەیەک دەکا بۆی بە بەردەوامی بەڕاستە و خۆیی ئەوانەی کە بەشدارن ئەوانەی کە لەوێن لە ناو ئۆفیسەکەیان لە ناو هۆڵی کۆبوونەوەکەیان لە شوێنی قاعی سیمینارەکە بەشداربەکانیش بتوانن ئەوەی کە هەیەە بیگەێنن بە بۆردەکە